پاشان ئینە سەر سیمەڵتینیتی واتە هاوکاتبوون. The relative character of time as well as space has many implications. Notable events that seem to take place simultaneously to one observer may not be simultaneous to an observer in relative motion and vice versa. بۆ نمونە ئێمە ئەگەر دوو مەنزومەمان هەبێ یەکێکیان ئێسە ئەویکەیان ئێسداشە، ئەمە ئێس و ئێسداشمان هەیە. ئەگەر هاتوو لە ئێسداشە بۆ نمونە دوو حەدەث ڕوویدا، دوو ئیڤنت لە یەک کاتدا simultaneously لە یەک کاتدا دوو ئیڤنت ڕوویاندا لە مەنزومەی ئێستا کەسێک بیەوێ دەرک بەو حەدەسانە بکات لە دوو دیستانسی جیاوازەوە، واتە ئیڤنتەکان هەردووکیان لە یەک کاتا لە ئێسداشا ڕوویداوە، بەڵام ئەو کەسەی لە ئێسا لە دوو دووری جیاوازەوە لە دوو دووری جیاوازەوە، واتە دوو ئیڤنتەکە دوو دووری جیاوازیان هەبێ بۆ ئەو کەسەی لە ئێسا، ئەوە ئەو کەسە لە دوو تایمی جیاوازە ئەتوانێت دەرک بە ئیڤنتەکان بکات. بۆ نمونە T1' بۆ ئیڤنتی یەکەم لە دووری X1 بێ، معادلەی 1/24 بۆ دەرەچێ، و هەر بۆ ئەو کەسە ئیڤنتی دووەم لە دووری X2 بێت. ئەلێرە ئەمە T1' لە دووری X1 بێ، T2' بۆ هەمان کەس بەڵام لە دووری جیاوازی X2 بێ. جارێکی تر ئێڵێمەوە دوو ئیڤنتمان هەیە لە یەک کاتدا لە ئێسداشا ڕوو ئەدات. ئەگەر کەسێک بیەوێ لە مەنزومە و سیستەمی ئێسا مراقەبەی ئەو دوو ئیڤنتە بکە، مادام دوو ئیڤنتەکە لە دوو دووری جیاواز بۆ ئەو کەسەی ئەو مراقیبەی ئەو ئەبزەرڤەرەی لە مەنزومەی ئێسا کەواتە لە دوو کاتی جیاوازە ئەتوانێت دەرک بە حەدەثەکان بکە. ئێستا ئەگەر ئەم دوانە لە یەک دەرکەین لەبەرەوەی X1 is not equal to X2, we have T1' لا يساوي بە T2'. Hence, two events that occur simultaneously to one observer are separated at time interval. کاتە ئەم دوو حەدەثە هەرچەندە ئەم دوو ئیڤنتە هەرچەندە لە یەک کاتا ڕوویانداوە لە ئێسداشە، بەڵام ئەو کەسی لە ئێسا لەبەرەوەی دووریەکانی جیاوازە بۆ بۆ شخصە کاتە لە دوو تایمی جیاوازە. ئەگەر هاتو ئێرە X1 یساوي بە X2 کەواتە T2' ناقص T1' is equal to 0 کاتە T1' ئەکاتە T2'، بەڵام لەبەرەوەی X1 وەکو وتم لا يساوي بە X2 کاتە T2' ناکاتە T1'، کاتە لێرەوە بۆمان دەرئەچێت کە simultaneity is a relative concept. ئەوە زۆر مهمە تەلەبەکان. Simultaneity is a relative concept. ئەوەی کە هێناومەتەوە جارێکیان لە ئیمتیحانە و لە مەڵتی چۆیسەکانە بەم جۆرە choose the correct answer for the following. Simultaneity is a بۆشایی concept. Dilated absolute invariant لەگەڵ relative حتما کامەیانە relative کاتە simultaneity is a relative concept بۆی بزان چۆن هاتوتە لە مەڵتی چۆیسە بۆی بەوردی بخوێنن، زۆر بەوردی دەرسەکە بخوێنن. اینە سەر length construction لە relativity و پێش relativity ئێمە لە classical mechanics ئەگەر باسکەین length L time T M mass ئەم physical quantity constant واتە هیچ گۆڕانکاریکەم بەسەرە نەهات. ئەمە لەکوێ لە classical mechanics لە classical mechanics عین لە low velocity لە خێرایی یەکەمەکانە هەر یەکە لە length و time و mass ئەمانە نەگۆڕن کۆنستانتن گۆڕانکاریان بەسەرانێت. بەڵام ئەگەر هاتوو پارتیکڵێکمان هەبوو خێراییەکەی نزیک بووە لە خێرایی ڕووناکی، ئایا length و mass و time هەر بە نەگۆڕی ئەمێننەوە یان گۆڕانکاریە بەسەرایەت؟ ئێستا لەم سلایدا باسی چیەکەین؟ باسی lengthەکەین بزانین ئایا length گۆڕانکاری بەسەرایە لە relativity یاخود نا. ئەتوانین بە جۆرێک
ام برسيارة بوكو برسيار كاين بلين derive the relativistic length construction using the Lorentz transformation. Lorentz transformation بكار بينا بو اي معادليك derive كي اشتقاق كي بناوي length construction. سرتا اما a road is lying at rest along the x-axis of a frame of reference S dash. اما چی من هەیە دوو سیستەممانەیەکی کیان ئێسا جارێقمان نیە بەسەریەوە ئەوی کەیان ئێستاشە لە ئێستاشا ڕۆدێکمان هەیە حەبلێکمان هەیە ئەو حەبلە چییە درێژەکەی ئێڵنۆتە ئێمە ئەگەر لە ئێستاشا بمانەوێ قیاسی تووڵی و درێژی ئەم حەبلە بکەین حتمما مادام لە ڕێستایە و خۆشمان لە مەنزومەی ئێستاشا ئەمانەوێ قیاسیکەین حتمما ئێڵنۆتمان ئەبێ ئێڵنۆت واتە original length of the road. أي دو سركي رودكا the coordinates of its ends are x1 dash and x2 dash وكو أبين لوينكا x1 dash معنى x2 dash معنى أي إلنا دكاتة شي حتما دكاتة x2 dash ناقصا x1 dash وكو معادلة بيستحوت باشا. Suppose that we measure the length of the road from a frame of reference as إيش أجد معناه ام طوله لإيسا وقياس كين اگر كسك ما نبي observer ما نبي لإيسا قياسي طوله كوكا آيا همان إل نوت قياسك ياخد إل قياسك إيسا روني أكينو كألين لإيسا كاتا parallel to which the road is moving with constant velocity v بconstant velocity حركوكا v ب. Will the length L measured in S be the same as the length L not measured in S? آيا أو L أو دريجية لإيسا قياسيكين همان أو دريجية كلا شا قياسيكين إستا روني أكين وكان نخير بلكو أبي قرانكاري بسرابير بويا the length of the road in the frame is لإيسا x y z من هي لإيستا شا x داشو y داشو z داش ماني بويا لإيسا l من هي نك l نوت l كأكاتي x2 ناقصا x1 چونك ها أماني ليرة قياسي دريشيا كبكين ليرة لإيسا كات لإيسا x2 x1 معنى نك x1 dash x2 dash بويا where x1 and x2 are the coordinate of the road and is measured at the time t كاتا ها عند كاني ليرة لإيسا x1 dash x2 dash بو أي ليرة x1 و x2 يعني لينكتي رودكا كاتا according to the Lorentz transformation بو ألين Lorentz transformation چونك خوي لبرسارك أو تيتي according to the Lorentz transformation x1 dash أكاتا x1 ناقصا vt لسر أم جسرة x2 dash أكاتا x2 ناقصا vt لسر أم جسرة إسا أم دو معادلة ماني لكوية تعويثيان كين لمعادلة بيفتحوتا لشويني همو x2 x2 dash x1 dash لشويني x1 dash بزان چي معنياتي أم معادلة معنياتي x2 داش ناقصا x1 داش أكاتا x2 ناقصا x1 يك ناقصا في دوجا لسر سي دوجا x2 داش ناقصا x1 داش بيشتر بتشي دامان ناوا لإس داشا ب L نوت أي x2 ناقصا x1 بتشي دامان ب L دامان ناوا كاتا أم معادلة ما ندسكية L نوت كلا جيكي x2 داش ناقصا x1 داشا و L لشويني x2 ناقصا x1 كاتا معادلة سيبيك مان بودر شو أي L is equal to what? L is equal to L naught square root T1 minus V دوجا لسر C دوجا استا أم معادلة بيمان عليه according to the above equation the length of an object in motion with respect to an observer A appear to be shorter than when it is at rest with respect to him. This phenomenon is called the Lorentz transformation. كاتا حسبي أم معادلة سيدوكا همانا اگر هاتو تنه خيراكين زيك بوا ولا خيراي روناتشي أوا لينكتكي توشي چيه بي shorter than اگر لإيسا و إما بمعنى طولكي ببيوين لإيسا و طولي لإس داشا إل نوت معناها بو بلام لإس وقياسكين إبيتا إل هميشة إل كورترين لإل نوت واتا أجر هاتو تنك خيرايا كي نسيك بو ولا خيرايا روناتشي أوا إما بمعنى قياسي طولكي كين طولكي بتشي طولكي حتما كورتر أبي ببي أم معادلة بزاين شون كورتر أبي توا إما أجر معنى لإسا قياسي إس داش بكين حتما طولكي كورتر در أكيوه ياخد أبي توا
ئەگەر لێرە تەماشاکەن ئەڵین لە خێرایی یەکەمەکانە سەرەتا ئەگەر V زۆر کەمتر بێ لە C V زۆر کەمتر بێ لە C ئەم بڕە V دووجا لەسەر C دووجا ئەڕوا بەرەو کوێ ئەڕوا بەرەو یەک عفوان ئەڕوا بۆ سفر کە چوو بۆ سفر کەواتە L ئەکاتە L نۆت کەواتە جارێکی تر ئەگەینەوە بە کلاسیکەڵ میکانیک لە خێرایی یەکەمەکانە هیچ گۆڕانکاریەک لە لێنگتا ڕوو نادات. دووەمیان ئەگەر هاتوو V approach to C بێ یعنی ئەگەر V نزیک بووە لە C V نزیک بووە نەک یەکسان ئاگاتان لێبێ نزیک بووەوە if V approach to C ئەو کاتە ئەمە قیمەتی بۆ نمونە ئەگەر قیمەتە کردی 0.9 کردیە 0.9 یەک ناقص 0.9 ئەکاتە 0.1 لەژێر جەسرە دەرین جادانی L نۆت یەکەین تەماشاکەین ئەم ئێڵە هەمیشە کەمتر دەرئەچێ لە L نۆت ئەم ئێڵە بۆی پێوترێ شۆرتەردان یاخود پێوترێ لێنگث کۆنستراکشن التەقەڵص الطول کورتکردنەوەی درێژی کورتبووەوەی درێژی ئەی ئەگەر V یسایی بێ بە C V یسایی بێ بە C ئەم بڕە ئەکاتە چی ئەم بڕە ئەکاتە یەک ناقص یەک ئەکاتە سفر ئەمە ئەکاتە L = سفر ئەمە چمانایەکێ بێ بە هیچ جۆرێک تەنێک کە ڕێستماسی هەبێت خێراییەکەی ناگاتە خێرایی ڕووناکی کاتە هیچ کاتێک V یەکسان نابێ بە C ئەمە لێکدانەوەی معادلەی C2 بوو کەواتە لێرە اشتقاقی معادلەیەکمان کرد بە ناوی لێنگث کۆنستراکشن کاتێک تەنێک خێراییەکەی نزیک بێتەوە لە خێرایی ڕووناکی کاتە لێنگث کۆنستراکشن ئەبێت. ئەو پرسیارێکە من هێناومەتەوە پرسیارێکم بۆ نمونەیەکم بۆ ناون تا زیاتر تێبگەین لە بابەتەکە ئەڵێ how fast should a rocket should ship move for its length to be constructed to 99% of its rest length ئەڵێ پێویستە ئەو ڕۆکێتە بە چ خێراییەک حرەکە بکە و بجوڵێ بۆ ئەوەی لێنگتەکەی کورت بێتەوە بەقەدەر چی کورت بێتەوە ببێتە لە 199 ئەسڵیەکەی واتە L بکاتە لە 199 L نۆت چونکە L نۆت یەکی تەواوە یاخود 100 ئەگەر بڵین 100 درێژەکەی 100 بێ کەواتە بۆی بێتە 99 L نۆتەکە بزانین ئەوێ بە چ خێراییەک حرەکە بکە. سۆڵڤەکەین پرسیارەکە تەماشاکەم یەکەم جار معادلەی لێنگث کۆنستراکشن L = L نۆت جەسری یەک ناقص V دووجا لەسەر C دووجا L لەسەر L نۆت دەکاتە ڕێگی یەک ناقسن V دووجا لەسەر C دووجا لێرەوە L لەسەر L نۆت دووجای ئەکەین بۆی لەم جێسرە خۆمان قوتارکەین ئەوە خۆمان قوتار کرد بەم جۆرە لێرەوە V لەسەر C کاتە یەک ناقسن L لەسەر L نۆت هەمووی توانی دوو L لەسەر L نۆتەکەمان دەکات 0.99 19%ەکەمە L/L نۆتەکە ئەوەندە دانی تەماشا ئەکەین پێویستە ئەو ڕۆکێتە خێراییەکەی 0.141 خێرایی ڕووناکی بێت یعنی 0.141 جارانی سێ جارانی دەتوانێت مەتر لەسەر سەکەند پێویستە ئەو ڕۆکێتە بەو حرەکەیە بەو خێراییە حرەکە بکات هەتاوەکو تووڵەکەی لێنگتەکەی ببێتە لە 199 درێژی عەسڵیەکەی کە هەیەی لە حاڵەتی ڕێستا. وەلە ئیمتیحانە من چۆن هێناومەتەوە ئەم پرسیارەم ساڵێکیان هێناوەتەوە چی میسیمە drive the relativistic length construction using the Lorentz transformation بەکاربێنە بۆ ئەوەی بتوانی اشتقاقی معادلەیەکمان بۆ بکەی کە تعبیر لە length construction بکات لە relativityدا. دینە سەر time dilation ئەم جارش دەوێن بە شێوەی پرسیار ئەمە بهێنینەوە بە جۆرێک بڵێن derive the formula for time dilation using the inverse Lorentz transformation لە سلایدی پێشووترا لە بۆ length construction وتمان using the Lorentz transformation ئەم جاران using the inverse Lorentz transformation کاتە time interval to affected by relative motion چۆن length وتان ئەگەر تەنێکمان نەبوو خێرایەکە نزیک بۆتەوە لە خێرایی ڕووناکی تایم ئیتر لێنگت ئیتر کۆنستانت نەبوو بەڵکو گۆڕانکاری بە پێی معادلەکە کۆنستراکت بوو بە هەمان جۆر تایمیش ئەگەر هاتووی تەنێک خێرایەکە نزیک بۆ لە خێرایی ڕووناکی ئەو کاتە
تایمیش جارێکی تر کۆنستانت نابێ بەڵکو لەگەڵ خێرایی تەنەکە گۆڕانکاری بەسەرا دواتە relative motion the time are affected by the relative motion کاتە clock is moving with respect to an observer appear to tick less rapidly than they do when at rest with respect to him کاتە ئەگەر ساعتێکمان هەبێ کاتژمێرێکمان هەبێ moving with respect to an observer لحركة به وخيراكش ينسيك بتو لخيرير ناكي حتما ليس رابيدلي توشي تشي ابي توشي تمدد وخابونا وابي وقت براوردي كاين لو كاد شميرو ساعتي كوا لحالي ريستا كواتا اگر هاتو تني خيراكي ينسيك بو لخيرير ناكي او كاتا زمانك توشي تشي ابي توشي تمدد توشي خابونا ليس رابيدلي ابي this effect is called time dilation effect اشبي الين time dilation التمدد الزمن. Let us consider an event happening at a point x dash in the frame s dash. هر وكو بيشتري جا اما شمان بيكردو الرسم مان كيشا اگر هاتو event يك روي دال ل s dash an observer in s dash measure the time كي حساب كرت حتما مادام ل s dash ايا والزلامكش observer هل ل s dash ايا كات او تايمك او حسابي دكات تي نوت مان اياتي وهروها تايم انترفالكش لنيوان تي 1 داش و تي 2 داش ايا واتا تي نوتك اكاتا تي 2 داش ناقصا تي 1 داش هرچون ال نوتك للسلايد كاني بيشتوا للينجت كونستراكشنا ال نوت كرديا اكس 2 داش ناقصا اكس 1 داش بهمان جور ليرشا تي نوت اكاتا تي 2 داش ناقصا تي 1 داش اما لكوي لفريمي اس داشا باشا كواتا اگر لورنتس ترانسفورميشن بكار بينم تي 1 اكاتا تشي انفيرس لورنتس ترانسفورميشن تشكل برساركا بو تي 1 تشي ماتي تي 1 داش زائدا في لسر سي دوجر اكس داش يق ناقص في دوجر لسر سي دوجر اي بو تي 2 تشي ماتي تي 2 مكاتي تي 2 داش زائدا في لسر سي دوجر اكس داش لسر ركي يق ناقص في دوجر لسر سي دوجر اما لكوي تلا بكار ام تي نوتي ايرا تي 2 داش ناقص ليون لاس داشا ام دو تي كحساب مكردو لكو حساب مكردو لمنظومي اس حساب مكردو قياسي شكل لمنظومي اس تيم هي نك تي داش هي تي 1 هي لقل تي 2 نوقت تي 1 داش تي 2 داش تي 1 داش و تي 2 داش لمنظومي اس داشا هم اگات ان ليبلت ان تكنيتش بويا the observer in s the duration of the event او كاتي كوا كسق لإيسايا أويا قياسي زمانكي إيسلاش بكا أو كانت تي مان هي نك تي نوت أكانت تي 2 ناقصا تي 1 تي 2 شمان هي تي 1 شمان هي لسلايدي بيشو ترى إنفيرسا كان تعويز لكين كتعويز مان كردن أم معادلة سي وشش مانياتي لمعادلة سي وششا كهمانا تي 2 داش ناقصا تي 1 داش أكانت تي نوت كانت تي إس إيكولوجياتي أم بري إيرا تي 2 داش ناقصا تي 1 داش تي نوت دانه معادلة سي حوتم داس أكوي كاتا كليرلي تي جورتري لا تي نوت زور أصلا ديانا همشة تي جورتري أبي لا تي نوت ببيتشواني لينجت كونستراكشنو ريك ببيتشوانا كوا ليرا كاتا تي جورتري أبي لا تي نوت thus a clock moving with respect to an observer appear to tick less rapidly than it does when at rest with respect to him كاتا اگر هاتو كلوك كات كاجميرك مان هبو حركي كرد with respect to an observer appear to less rapidly زور خاوتر دركي او كوي كوا كاجميرك كمان يا كاتا كمان لحالتك تشابه لحالتك rest ابي in other words a moving clock runs more slowly than a stationary clock كاتا او كاجميرك ولا حركه به وخيراكي نسبته ولا خيراي روناكي حتما او كاتا كمان توشي تمدد ابي تمددي زمن ابي با تماشيكي معادلي تشيب كاين معادلي سي حود بكينو تشاكي فيها بخشينينوا ام معادله اگر هاتو في زور كم تربيه لسي وتبقرينوا بو كوي بو كلاسيكال ميكانيك لكلاسيكال ميكانيكا خيراي كمان في زور كمتر لخيراي روناكي بون من السياريك حركة كتياريك كبتشاوي اعتيادي العالمي ماكروسكوبا اما اي بنين خيرايكي كمتر لخيراي روناكي او كاتا في دوجا لسلسي دوجا نسيق بيت ولا الصفر كان سيق ولا الصفر كاتا جسري يك هر اكاتا يك سكويروتي يك هر اكاتا يك او كاتا تي اكاتا تي نوت
هیچ گۆڕانکاریەک جاری تر گەیشتنەوە لە خێرایی یەکەمەکانە گەیشتنەوە بە کلاسیکەل میکانیک و تایم تێیدا کۆنستانتە بەڵام ئەگەر هاتوو ڤیمان نزیک بووەوە ئەپرۆچ بوو تو سی ئەگەر ئەم ڤە ئەپرۆچی سی بووە نزیک بووە لە سی ئەو کاتە ئەم بڕە قیمەتی ئەبێت کە یەک ناقسی قیمەتەکەکەین بۆ نمونەگەر ڤ دووجا لەسەر سی دووجا کردی 0.8 کاتە یەک ناقص 0.8 ئەکاتە 0.2 ئەگەر لەژێر جەزریشا 0.2کە دەرکەین و پاشان تینۆ دابەشی قیمەتێ بکەین کە لە یەک کەمتر بێ حتمما ئەم قیمەتە چی ئەبێ زیاد دەبێ لەوانەیە تی دە ئەوەندەی تینۆت دەرچێت لەوانەیە تی 20 ئەوەندەی تینۆت دەرچێت کاتە لەمەوە بۆمان دەرەکەوێت کاتێک تەنێکمان بە خێرایی کەی نزیکی بێتەوە لە خێرایی ڕووناکی هەمیشە تەمەدودی زەمان ڕوئە واتە زیادبوون لە کاتە درێژبوونەوەی کات ڕوو ئەدا هەمیشە ئەم تیە وەکو ئاماژەم پێ کردووە گەورەتر لە تی نۆت ئەمە پێ ئەوترێ چی پێ ئەوترێ تایم دیلیشن ئینە سەر نمونەیەک ئێگزامپڵێک a spacecraft is moving relative to the earth کەشتی گەلێکمان هەیە حرەکە ئەکا بە گوێرەی زەویەوە an observer on the earth find that یەکێک کەسێک لەسەر کیە لەسەر زەویە find that between 1 p.m. and 2 p.m. according to her clock 3601 second elapsed on the spacecraft described what is the spacecraft speed relative to the earth کاتە کەسێکی لەسەر زەویە ئەو کەشتی گەلێکە بە گوێرەی زەویەوە حرەکە کەسێک لە سەر زەویەوە لە بینی سعات 1 و 2 دوای نیوەڕۆ کە ئەکاتە 360 سکند according to her clock بەڵام بە پێی سعاتەکەی ئەو 3601 واتە 1 سکند زیاترە لەوە elapsed on the spacecraft's clock what is the spacecraft's speed relative to the earth کاتە داوای خێرایی کەشتی گەلەکەمان لێ ئەکا بە گوێرەی زەویەوە ئێمە زۆر احتیاطی معادلەی چی بەکارێنین کاتی ئەڵێن لە نێوان سعات 1 بۆ 2 1 سعات دەکا کاتە تینۆتەکەمان 3600 سکەندە و تیەکەمان 3601 سکەندە تیەکەمان ئەوەندەیە کاتە معادلەی تایم دیلیشن بەکارێنین زۆر بە ئاسانی ئێمە تی ئەکاتە تینۆت یەک ناقص دووجا لەسەر سی دووجا یەک ناهەموو هەردوو لا دووجار ئەکەین بۆ ئەوەی خۆمان لە ڕێکەکە نەجادەین پاشان ڤ ئەدۆسینەوە چونکە داوای ڤمان لێەکە what is the spacecraft speed related to the earth کاتە ڤ ئەکاتە سی ڕێگی یەک ناقص تینۆت لەسەر تی دووجا تینۆتمانەیە تیمانە یەکیش کۆنستانتە سیش دیارە هەمانە ڤ ئەدۆسینە کاتە پێویستە ئەو کەشتی گەلە بە خێرایی 7.1 جارانی دەتوان 6 مەتر لەسەر سێکەند حرەکە بکە جارێکی تر ئەگەر بڕوانەوە نەتیجەکە نەتیجەیەکی معقولە لەبەرەوەی سپێسکرافتەکەمان ڕێست ماسی هەیە مادام ڕێست ماسی بوو قەت خێراکی ناگاتە خێرایی ڕووناکی تەماشاکەین ئێرەش خێراکی لە سێ جاران دەتوان 8 کەمترە بۆیە نەتیجەکەمان نەتیجەیەکی ئەکسەپتەبڵ و معقولە کەواتە پێویستە ئەو کەشتی گەلە یاخود ئەو سپێسکرافتە بەم خێرایی حرەکە بکە بۆ ئەوەی فەرقی زەمانەکەمان تەنها 1 سکەند بێت لە مەسەلەی تایم دیلیشنە هەروەکو ئاماژەم پێکرد بەم جۆرە پرسیار دەهێنمەوە زۆر جار هێناوەتە ئەڵێم derive the formula for time dilation using the inverse Lorentz transformation ئەڵێن معادلەیەکمان بۆ ئیشتقاقکە کە تێیدا تایم دیلیشن بێ تایم دیلیشنمان بۆ ئیشتقاقکە بەڵام چی بەکاربێنە مەرجم پیاوی inverse Lorentz transformation inverse Lorentz transformation بەکارهێنی و اشتقاقی تایم دیلیشن t is equal to t naught over square root 1 ناقص v دووجا over c دووجارم بۆ اشتقاق أكي experimental verification of length construction and time dilation لسلايد كان بيشوترا باسي time dilation و length construction ما كده يسبب شوية عملية أمانية verification يمكن تحقيق time dilation و length construction بشوية عملي بكين the conclusions of the special theory of relativity find direct experimental verification in many of the phenomena of particle physics كاتا أم length construction time dilation إما توين بشكل عملي تطبيق وتحقيق يمكن لكل particle physics ل elementary particle لو particle نيكابيان أو تري high energy physics لأوانا أتوين بسر أوانا تطبيقي time dilation و length construction بكين. We shall illustrate this by an example. An example كي بسيط ديني وبو أوي لم مفهومتها بكين. Muons are unstable subatomic particle which
decay into electron and neutrino. میۆنەکان جۆرە پارتیکڵێکن کە هەمانن وجودیان هەیە ئەم پارتیکڵانە دروست ئەبن لە ئەنجامی بۆمباردکردنی کۆسمیکڕی لەگەڵ ئەو لیمێتەنەی کە لە ئەتمۆسفیرا هەن ئەم جۆرە پارتیکڵان دروست ئەبن و پاشان ئەم پارتیکڵانە ئینحیلالەکەن دیکەی ئەکەن وچی دیکە ئینتو ئەلکترۆن ئەند نیوترینۆ پاشان ئەم جۆرە ئلیمنتری پارتیکڵان کە میۆنەکانن ئینحیلال ئەکەن لە بۆ ئەلکترۆن لەگەڵ نیوترینۆ. Their mean lifetime in a frame in which they are at rest is 2 microseconds. لو شوێنی کەوا دروست ئەبن لە شوێنی دروستبوونیانەوە کە تقریبا 10 کیلومتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزن شوێنی دروستبوونیان عمرەکەیان 2 مایکرۆسەکەندا واتە بێرث پلیس تایمیان یاخود بێرث پلیس تایمیان 2 مایکرۆسەکەندا عمریان 2 مایکرۆسەکەند لەو شوێنی کەوا دروست ئەبن. They are created in the upper atmosphere at a height of 9 to 10 kilometers during the interaction of primary cosmic ray with the atmosphere. وكوتم الأنجامي interaction cosmic ray لقل atmosphere لبرسي 10 كيلومتر لأسيروي درياوا أم جورة بارتيكلان دروس أبن. They are also found in considerable number at the sea level. كات أتوان أمانش أقدر ديتكتيرك ماني بقول لأسيروي درياوا بتوان أتوانين كشفي أم بارتيكلان كين كلأسيروي دريا شو وجود يعني هي. The speed of the muons is V is equal to 0.998 C. كات خێرایەکی زۆر هائیل و گەورەیان هەیە کە نزیک ئەبێتەوە نا یەکسان نابێت بەڵام نزیک ئەبێتەوە لە خێرایی ڕووناکی لەبەرەوەی ڕێستماسیان هەیە. کاتێ ئەگەرمانەوە ئەم دیستانسە بدۆزینەوە لە ئاستی ڕووی دەریاوە بۆ ئەو شوێنەی دروستدان کە پێشتر ئاماژەمان پێکردو لێرە وتمان نزیکەی 9 تا 10 کیلۆمەترە لەو ڕێنجایە ئەگەرمانەوە ئێڵەکە بدۆزینەوە ئەکاتە VT ئێمە هەمیشە بە کلاسیکەڵ میکانیک ئەزانین L is equal to VT. V كمان أما 0.998 جاراني سي جاراني سي جاران دتوان هجمة لسر سيكنت جاراني تي تلبكان أقاتان دي بها جاراني تي جاراني تي أكين كجاراني تي ما كرت تماشا أكين 2 مايكرو سكند كداني ك2 مايكرو سكند كمان دانا يلا كمان بشصت متر درجة أم شصت متر زور كمتر لكشي لنو تا 9000 تا 10000 كيلومتر كاتبه contradiction جبت بشونيا أجرن بو أي بيدو زينو بزين لكشيا كاتا this distance is much smaller than the height where the muons are born. Let us explain this paradox. إسا دلتكين برون كردنوي أم paradox أم تناقض by relativistic calculation. بحساباتي relativistic تايمو لقل لينكتا. The lifetime of muons is the proper lifetime measured in their own frame. In laboratory frame their life is أو 2 مايكروسكند ليرة داماناوا أو هي أو شويني لي دروز بلام إما للابراتوري ياخذ لا أسيروي دريا قياس كن أبي تايم ما نبي نك تي نوت بويا تايمك أدوزينوا تي is equal to تي نوت يك ناقص في دوجا لسر سي تواندو قاتت يا كمان أدوزينوا يكسانة تي نوت دانين لسر أم قيمة خيرة كشمان هي 0.9 هي تماشا أكين لباتي 2 مايكروسكند معناه بس سي 2 مايكروسكند معناه سي 2 قاتت تي سي 2 مايكروسكند نك 2 مايكروسكند كات إيش أجر أما جاري كتير أم سي 2 اللي تعويض كماوا دريجي أصلي كم آياتي كتشنا اللي بيني نوتا ده كيلومترايا بتعويض كم كاتا in this time muons can travel أنا كاتي كوا أو أنا يعني بيبرن تاينا أستروي دريا L is equal to VT ها لشيوني تي كم جارتي نوت من دانا تي دانا تي كتشنا سي 2 مايكروكيا تماشا أكين ديستانس كمان بالضبط أو ديستانسي كوا بيشتر أماجة ماك اللي بيني نو بود كيلومتر فعلا نو 1609.6 كيلومتر أو ديستانسي كوا إما تواني ما لرجي relativity موشنوا أو ديستانس حقيقية بدون سنة. This man can reach the sea level in their lifetime. كاتا بو أوي لشوني birth place يعني وما أنا كان بجنا أستروي دريا تقريبا 0.6 كيلومتر أبران. كاتا we can arrive at the same time at the same conclusion by considering the length construction formula. أم جارة لباتيو time dilation بكارين بيتشوانو أم جارة length construction بكارين بو يبزين again أو همان شد يانا. In muons frame, the distance between the birthplace of muons and the sea level appears to be constructed to ليش يعني دروس أبن
لەبەرەوەی بە خێرەکان نزیک بێتەوە لە خێرەی ڕووناکی کاتە ئەبێ لێنگەکان کورت بێتەوە بۆ ئەو شوێنەی کەوا ئاستی ڕووی دەریا کاتە L ئەکاتە L not L is equal to L not یەک ناقص بی دوژە لەسەر ڤیەکەمانێ L نۆتیشمانەیە 9600ەکەی لێرە تەعویلێکین تەماشاکەین 600 مەترەکەمان بۆ دەرچوو. ئێستا the time required to traverse this distance T ئەکاتە L over V. L-ەکەمان 600 مەترەکەیە، ڤیەکەشمان خێرایی میوانەکەیە کە ئەکاتە 0.998 C. جاران یانەکەین ئەم قیمەتی 2.994مان بۆ دەرەچێ دائێنین تەماشاکەین جارێکی تر چیمان دەستکەوتەوە تینۆتمان دەستکەوتەوە. ئەم تینۆتە کامەیە؟ بێرثپلەیسی میوانەکەیە. کەواتە this time is the same as the lifetime of the meson یاخود of the mayon. وای ئەسڵن مایۆنە میزۆن نییە چکە مایۆن و میزۆن دوو پارتیکڵی جیاوازن کاتە the 2 point of view give identical results کاتە ئێمە توانیمان بە شێوەیەکی عەمەلی لەسەر ئلیمنتری پارتیکڵەکان هەر یەکە لە length construction و هەروەها time dilation verification بکەین تطبیق و تحقیقیان بکەین هەردوو length construction و time dilation یان بەسەرا